شێوەیە نەبوو. باشە دەست خۆش من مامۆستا پرسیاری 16 لای تو ئەڵێ ئەمە لای من قەدەغەیە و مەرفوزە کە هونەرمەندێک بشتە خارنگەهەیەک یان بارێک و ئەوەی دانیشتی مەسەلەن لە بار یان لە خوارنگە خوارم بخۆن و گۆران یان هونەرمەند یان سرانبێژ گۆرانی بڵێ نابینی ئەوە بیتە زوڵمێک لە هونەرمەند یعنی پارە لەکوێ پەیدا بکەن. من مەنع ناکەم فەرقەیە لە وتنەکان من پێم خۆش نییە من خۆم حەز ناکەم بچمە شوێنێکەوە مەشروب خواردنی تێدا بێ و گۆرانی تێدا بێ و بچم گوێ بگرم شخصی خۆم زۆر جار داواتی شوێنێک کراوەم کە بینیومە ڕەوتەکە ئاوا دەڕوا بە احترام و بەبێ عادز بوون ساردیەک دروست بێ التزامێکی وام دروست کردوێ کە پێم خۆش بە بەرداوام نەبم لەو جگایە ئەژینا من ئەو قسانێک کە دەکرێت ڕەفزی کەسم نەکرد و حەقم بەسەر کەسەوە نییە بەس پێم خۆش نییە هونەرمەندێک بەڕاستی هونەری جوانی خۆی